سابیتە قوربان وەکو ڕەنگی خەنە ناچێتەوە، جژنە سوبحەینێ بە خوێنم دەست و پێڕەنگینەکەم، گەر سلێمانی ببێتە جەننەت و پڕ بێ لە حور، پەشمەلام هەرمەیلی وەسڵی یارەکەی پێنجێنەکەم. عەلی کوڕی باپیراغا کوڕی چراغ لە ساڵی 1886 لە سلێمانی لەدایک بووە. باپیری سەرۆکی تیرەی میرئاڵایی یەکێتی عەشیرەتی ئیسماعیل عوزێری بووە. باوکی لە ڕیزی سوپای عوسمانی بە پلەی ئەفسەر خزمەتی کردووە. عەلی باپیراغا نازناوی کەمالی بۆ تۆماری شیعری بەکارهێناوە. لە پاشان لە ناو خەڵکیدا بە عەلی کەمالی باپیرئاغا ناوبانگی دەرکردووە کە باوکی کۆچی دوای کردووە. عەلی هێشتا منداڵ بووە. سەرەتای خوێندنی لە سلێمانی لە حوجرەی مزگەوتی شێخ عەبدوڵڵا مزگەوتی دوو دەرگا بووە. خوێندنی زانستەکانی ئاینی ئیسلام و زمانی عەرەبی تەواو نەکردووە. لە باتیەوەی ببێ بەمەلا بووە بە میرزا، واتە خوێندەوار و ڕۆشنبیر و ئەفەندی ئەو سەردەما. بەڵام بەم جۆرە بۆ کاربەدەستان سکرتێری و بۆ میری موچەخۆری کردووە. لە پێشانە لە سلێمانی دامەزراوە، لە پاشان گوێزراوەتەوە بۆ بەغدا و لەوێ زۆر نەماوەتەوە. لە ماوەی جەنگی یەکەمی جێتیدا لە سلێمانی بووە، بۆ بە سەرباز و لە شار ماوەتەوە و ڕەوانەی هێڵی جەنگ نەکراوە. مام عەلی ئێمە لە ناو خۆمان هەرفیمانە و مام عەلی ئەمانە و کۆنەکانمان زەلامە پیرەکان پیانەوە عەلیەفەنی، عەلیەفەنی مەشهوور بوو لەلاوانە. من یەکەم جار کە ناویم بیستووە ساڵی 1952 تەمەنم ڕەنگە دەوری 19 ساڵە بۆ کاتە کە ماڵمە لە چەرمەگا بوو. ئەو کاتە مام عەلی ماڵی لە کەرکووک بوو، بەڕەحمە بێ خاڵە حاجی ئیبراهیمی چەرمەگا خێزانی سێمی کە هێنای کچی ئەو بوو لە کەرکووک. ئەو کاتە باسییان کرد، باوکمان باسییانە کرد، هەتا دایکمەی و بە زمانی کوردی ئەم بابەتانەی و میرزا فرە گەورەیە ئەمانە پیاوە گەورە و میرزای ئەمانە و باوکمی و عەلیەفەنی لە ئێستا ئەرزوحانووسە لە کەرکووک و ئەمانە و شاعیرێکی گەورەیە و ئەم بابەتانە. تەبیعی مام عەلی بڵێن خۆی کە بۆی باس کردوم موالیدی 1970 بوو، 1305 کۆچی 1970 زاینی. ئەیوو کە لەدایک بووم تەمەنم سێمان بووە، منیان باوکم و دایکم منیان بدۆتە خزمە کاکەحمەی شێخ دوعای بەسرا خوێنوم کە تەمەنم درێژە دوعای کاگەحمە خۆی ئەو هینەی هەبوو ئەعتیقاد و باوەڕێ هەبوو ئەم بابەتانە. تەبەن ئەیوو کە وەختی کاگەحمە وەفاتی کردووە من تەمەنم 6 مانگ بووە. باوکی مام عەلی و باوکم لە عەسکەریەوە کە ئازا بووە پێگەیووە بۆتە ئەو سای کە من لەدایک بووم چاوەش بووە، چاوەش ینی عەلیفی ئێستا ئەم بابەتانە. بەڵام دوایی ئەیگوت چەند جارێ دەوری بۆ لە گرتنی چەتا و پیا و خراپ و ئەمانە پێگەیوە بۆتە بە ڕەدیفی ڕەدیف ینی احتیاط گەشتۆتە پلەی ویزباشی. ویزباشی نەقیبی ئێستاکە ئەیگوت تا ئەو پلەیە ڕۆشتۆ و ئیتر لەو پلە عەمری خوای کردووە ئەم بابەتانە. ماوەیەک ماڵیان لە کەرکووک بووە، ماوەیەک بڵین کە لە سلێمانی بوون ماڵیان لە کەرکووک بووە. ئەو کاتەی کە باسی بۆ کردم ڕشانەوەکەی ساڵی 1940 ئەیوو کەرکووکی نەگرتەوە لە سلێمانی ئایگو ڕشانەوەکە زۆر گەورە بوو، نزیکی ڕەنگە 2400 کەسێک گەورە بۆ ڕشانەوەی ناوچوو بێ ئەوەی بازەکرد ئەمانە. وسەی بۆ شار بازاری نەگرتبووە، شارە زووری گرتبووە، سلێمانی گرتبووە، بەعزێ منتیقەی هەولێر خانەقی نەمانەی گرتبووە، کەرکووی نەگرتبووە کاتە. کەمالی هەمان سبکی شاعرانی کلاسیکیە، ئەگەرچی لە وشە وێنەدا کەمێک لەوان جیاوازترە، چونکە وشەی سادە وێنەی سادەکانی لە زۆربەی حاڵەکانە جایەکاتۆ لە شاعرانی کلاسیکی سێ کوچکەی بابان و تەنانەت دوای مەحوی و ئەوانی دوای بڵێن سێ کوچکەی بابان. زۆر شاعران لەوانە گۆران حەمدی ناری زۆربیان شاعریان بۆ کەمالی وتووە، زۆربەی شاعرەکانی کەمالیشیان لاپەسەند بووە و کەمالی یەکێک بۆ لەوانەی کە هەمیشە خۆی بەراورد بە کەسێکی گەورە کردو، تەنانەت خۆی گەیانێتە ئاسی قائانی شاعری گەوری ئێرانی کە ئەوەندە بە بەرزی سەری خۆی کردو. ئەمە جۆرێک ئەمە پێڵین لە ئەنانیەت یا خۆت بڵین خودناسی لە ئەدەبە کە ئەمەش بەڕاستی نەرجسیەتە کە ئەم نەرجسیەتە بەڕوونی لە کەمالیا ئەبینی و لە زۆربەی شاعرەکانی ئەبینی. لەگەڵ ئەوەشە زۆر کاریگەر بووە بە حەمدی و ناری و مەحوی و شاعرەکانی ترە و لە شاعرەکانیان نەباسی دەکات.
کەمالی لا وەسفی هەندێ لە ئەندامانی یارەکەیدا دەڵێت لە دڵ مانووکی برژانگی بە وێنەی تیری ڕووهامە لە حەسرەت زولفەکەی ڕۆژم بەڕاستی هەر وەکو شامە نیگار لەیلایە من مەجنون و دەشتی شارە زور ئەمڕۆ دووجەی لە تاری زولفی پرخەمی زنجیری سەودایە خۆشە ئەحواڵیە و مەستەی لە بەزمی بادەنۆشانە نەزانێ لێوی دولبەر کامەیە و مینایی مەی کامە نەوەک لەیلا و مەجنونە نەوەک شیرین و فەرهادە قسەی عەشقی من و تۆ داستانی بێسەرنجامە. لە ساڵەکانی 1960 ئێمە گروپێکی ئەدەبی بووین وەکو مامۆستا ئەحمەد سالار، حەمە ڕەشی هەرەز، ئەحمەدی حەمکۆڵ، حەمەد ساعی حەسەن، کاوە زودی و شێخەنۆر و معروف ناسراو. لەو چاخانەی کاکە حەمە لە جادەی مەولەوی دائەنیشتین. دوا بە دوای ئەوە مامەش عەلی کەمال باپیر ئەهاتە ئەوێ کە ها لەگەڵمانە دائەنیش ئیتر بە قسە خۆشەکانی و بە مناقەشەی شیعری و ئیتر شێخەنۆر شیعری بۆ خوێنەوە من بۆ مەخوێنەوانێ و کاک ئەحمەد سالار ئەو کاتە هەموو لەقەبیشمانە بوو، من نازناوەکەم پەژار بوو، کاک ئەحمەد سالار بێچارە بوو، کاوە زودی بوو، شێخەنۆر زەنگی بوو. ئەم کۆمەڵە ئەدیبە وای لێهات وەکو مامۆستایەکی گەورە و خاوەن ئەزمونێکی گەورە مامۆستا عەلی کەمال باپیر مان سەیر ئەکرد و هەر واش بوو. دوا بە دوایەوە لە باخچەی گشتی پێکەوە دائەنیشتین و ناوبەناو شیعری بۆ خوێنینەوە و زۆر جاریش شیعری تەنزئامێزی و جوانپەرستی و ئەمانەی ئەوت و مامۆستا عەلی کەمال باپیر بەڕاستی بە درێژایی تەمەنی کە تەمەنی لە 1976ەوە دەست بێکە بۆ 1974 بەو تەمەنەی کۆمەڵێ ڕەهەندی جوانی ئەدەبی و ڕۆشنبیری و سیاسی و کۆمەڵایەتی و شیعری جەمالیات و شیعری تەنزئامێزی هەیە. بەڕاستی عەلی کەمال باپیر لە هەموو ڕوویەک و سەیریکە یەک کەس نەبووە. لێرەوە ئەبینی ڕۆژنامە نووسێکی بەتوانا بووە، زمانزانێکی لێهاتوو بووە، کۆمەڵێ بەرهەمی گەورە لە فارسیەوە، چێ ئەمیر ئەرسەلان، چێ ڕۆستەم و زۆراب، چێ جانی سەعدی و شارەزاییەکی تەواوی لە ئەدەبە هەبوو و شعرەکان و داستانەکانی کردوون بە کوردی و یەکێکیشە لەوانەی لە سیەکانی سەدەی ڕابردووە توانیوەتی دیوانی مەحوی و سالم بنووسێتەوە. ساڵی 1968 بوو لە خانەی مامۆستایان بووم، ناوبانجی مامۆستا عەلی کەمال باپیراغان بیست بوو، ئەو ناو بەناو ئەچووە باخی گشتی لەگەڵ گەنجاندا بە زمانی ئەوان ئەدوایان پیاوێک و بە زمانی لە ناو پیرە بە زمانی پیر و لە ناو گەنجە بە زمانی گەنج و ئەمانە ئەدوا بۆیە بوو بۆ خۆشەویستی هەمومان و کاتێک کە پێگەشتم خۆم پێ ناسان ئەنجا ئیتر بووینە هاوڕێ کە بووینە هاوڕێ بەردەوام ئەمبینی و لەم لاولۆلا هەواڵشی ئەپرسیم. ساڵی 1969 دیوانی بابەتاری هەمەدانیم پێبوو، ڕوباعەتی بابەتاری عوریان، من هەر بۆ جوانی کڕیومکەوە تێکەڵاوە لە لۆڕی و فارسی وتم مامە کەس بە تەواوەتی ئەم دیوانەی نەکردووە بە کوردی بوو ئەم چوارینانە تۆ بۆچی هین ناکەوتی دەڕۆڵە بێنە وتم ئەخ من نازانم باش بخوێنمەوە وتی حەزەکەم بێنی چارەسەرێکی ئەەکەین. ئیتر پاژنێوەڕوان بوو، پاژنێوەڕوان ئەچوون بۆ لای لە ماڵی خۆیان لە ئەقالی کاتێکە چوارینەکانم بۆ ئەخوێنەوە ئەوی یەک دوو جاری بخوێنەرەوە دوسێ جار ئەم خوێنەوە ئەو ڕاستیە کردەوە ئەنجا ئەوی بنووسە. بەو شێوەیە 50 چوارینی کرد بە لە لۆڕیەوە کرد بە سۆرانی. ئێمە ئەو 50 چوارینێ لە گۆڤاری نووسەری نوێ بڵاو کردەوە. لا سەردەمی فەرمانڕەوایی ئینگلیزی داگیرکەر لە ساڵی 1990 بۆ بە قایمقامی چەمچەماڵ ماوەیەکی کەم لەسەر ئەم کارە ماوەتەوە. لە ڕۆژگارانی خەباتی چەکداری و فەرمانبەرایەتیەکانی شێخ مەحموود لی نزیک بووە و بەشداری لە جم و جوڵەکانیدا کردووە، وەک سکرتێر و نووسەرێک لە بندستی شێخدا بووە. لە ساڵی 1922 کە جەمعیەتی کوردستان بە سەرۆکایەتی مستەفا پاشا یامڵکی لە سلێمانی دامەزراوە، کەمالی یەکێک بووە لە ئەندامانی دەستەی بەڕێوەبەر و دوایی بە ئەندامی دەستەی نووسەرانی ڕۆژنامەی بانگی کوردستان هەڵبژێردراوە. بڵاوکردنەوەی ئەم ڕۆژنامەیە زۆری نەخایاندووە. لە ماوەی فەرمانڕەوایی ئینگلیز لە سلێمانی
کەمالی سکرتێر و نووسری بۆ حاکمە سیاسیەکانی ئینگلیزی وەک ئیسۆن و گرینهاوس و ئەدمۆندز کردووە. نزیکەی 2 ساڵێک لە هەڵەبجە موچەخۆر بووە تا ساڵی 1926 لەوێ ماوەتەوە. کە شێخ مەحموود چووە بۆ پیران، کەمالی وازی لە کارەکەی هێناوە و چۆتە لای و ماوەی ساڵێک لێەوە نزیک بووە. لەو کاتەدا شێخ مەحموود 2 جار نردوویەتی بۆ تاران و کرماشان بۆ گەیاندنی نامەی شێخ بۆ هەندێک لە کاربەدەستانی ئێران. من کەی بڵێم یەکەم جار کە چاوم پێکەوت ساڵی 1960 بوو لە قازیاوە بەڕەحمە بێ محەمەد حاجی براهیم باوکی ژنی بۆ هێنا شایان بۆ کرد. ئەوسا دەوڵ زڕاوش دەهاتوون بابەتانە کە شایان بۆ کرد لەو شایە مام عەلی چاوی ما بۆ کاتە ئەز دەکەم لە هینەکە لە هەڵپەکێکار هەڵپەکی ڕەشبەڵک بوو ئەمانە ئافرەتێکی لێ بوو مێردەکەی ناسیاو بوو بڵێن دۆز بوو ئەمانە ئەوان داوەت کرابوون. وەختی خۆی لە هین بوو لە بەغا وازانم لە 1-2 ساڵێک لە مەتبعی سڵاحەدین بوو چاپخانەی سڵاحەدین کە جەریدەی خەباتی تیا چاپەکرا لەو گەڕەکە جا ئەوسا جوولەکە لە بەغا مابوون ئەو ئافرەتە جوولەکە بوو حەزان لێ کردو وتر سوی پێ کردو مسڵمانی کردو ئەمانە ئافرەتەکە زۆر جوان بوو جوانیش هەڵەپەڕی ئەمانە یعنی وا ڕەفیقی هینیش بوو بەڕەحمە بێ لەسیخانی کچی مام عەلی بوو ئەمانە. لە دوایە مام عەلی زۆر معجب بوو پێی شعرێکی بەسەرا هەڵاو شعرەکەی کە من تەوراتی ڕووی تۆم دینیگاری پەلکە خورمایی بە کۆڵێ عیلمەوە چارەم نیەوا بوومە موسایی تقریبا دەوری دەدێڕەوازان لە 12 ئەمانە پاش نیوەڕۆ بوو دانیشتووینێ ئێمە لە دەوری قسەی خۆشی بۆ کردی مام عەلی وەمانە هات ئافرەتەکە هات لەگە نەسیخانە پێکەوە هاتن وتی مامە 20 شعر لەسەر داناوم وتی شعرم داناوە خەچەکە جوانی تو لەسەرم داناوی تۆ چی لە بلێوێ کە من جوانوتی خوا لە صاحبی خۆتت نەسێنەوەمانە شتێکی جوان ڕێکی حەزم کردووە کە ئەو شعر لەسەر دابنێمانە بەس جادامەوە ئێوە هەمجارەکەی بە حەسوود دیارە وازان ئەمە شان بە تۆ گەیانوە وشتی نەسیخان بەڕەحمە بێ پێکەنی وتی وەڵام من پێم گانەوە بابە خۆشێکی خراپنەوە تۆ شعر لەسەر داناوە ناوی چۆتە بێ بالفعل لەو شعرە عەلی مەردان جا زۆر هینی زۆر لە بڵێن شعرەکانی مام عەلی کردوو بە مەقام و بە بەستەوەمانە باس یەکەم دوایی ئەمانە ئەو شعرەی کردوو بە مەقامی حیجاز شوشتەر حیجاز کورد مان هەیە جا پێڵن شوشتەریش بە فارسیوانە بکردی بۆ مەقام ئەم بابەتانە. کەمالی وە گوتم ئەگەر سەیریکەن شعری کلاسیکی سەبکێکی تایبەتی هەیە ئەوش هەمان سەبکی هەیە هەمان ئەو بەحرانەیەکە ئەمان شعریان پێوتووە بەڵام لە زمانە ئەمان جیاوازترە لەو لەوێنە ئەمان ئەم جیاوازترێ لەوان ئەم زمانێکی سادە ڕەوان کە بە ئاسانی لێتی ئەگەی پێچەوانی زمانی ئاڵۆز و سەنعەتی شعریە. کەمالی بەڕاستی مافی خۆی نەدراوەتێ کەمالی زادەی زەمن و کاتی خۆیەتی شعرەکانی زۆربەی شعرەکانی هی سەردەمەکانی خۆیەتی و لە شعرەکانی ئەوتوانی بچیتە سەردەمەکەی کەمالی و کەمالی تەحلیل بکەیت ڕاوی شعری کەمالی بکەیت ژیانی کەمالی بکەیت. زەڵبوونی بەسەر زمانە بەڕاستی کەسێکی بەتوانە بوو وشە گۆڕکێ یاریکردن بە وشە بەکارێنانی وشە لە شوێنی خۆیان یەکێک بوو لە کەسە شاعرە بلیمەتەکان کە بەڕاستی زۆربەی شاعرەکانیشی یەم کراون بە گۆرانی هەم لای خەڵکیش بەڕاستی پارێزراون لە بەرکراو بوون. مامە سەعەلی باپیر دانا ئەمە هەمیشە شاعیرێکی گەورە بوو خاوەن هەڵوێز بوو و من زۆر لێوە نزیک بووم هەتا هەندێک شیعرمان هەیە زۆر جار عەلی کەمال باپیر تۆزێ ینی جەمال پەرست بۆ خەڵک هەندێک هینی بۆ کاوانە بە خەڵکی جوانی خۆش ویستووە جارێک چوون بۆ لای کوڕێکی لەلا بوو ناوی شەماڵ بوو ئەم کا عومەری خۆشەویست عومەر وەفا کاتێکم زانی بە منی وتی پەژار ئەوسا کوتم نازناوەکەمە وتی ئەمە جوانە وتم وەڵای مام زۆر جوانە وتی تر شیعر بۆ وەفا ناڵێم من شیعر بۆ ئەمەڵێم وتم باشە ئێمە شەوان من و ئەحمەد سالار و ئاحیام کوڵ و عەلی زۆراب و ئەمانە لە خەستەخانەکەی عەبدوڵاتفی دانیشتین ئەو کاتە تەواو نەکرابوو بوتم وەفا فریای خۆ بکە لەمەوە دوای هیچی مامە ناخۆی ئەم شیعرم بۆ داناوی بۆی بەرە بابزانی بەشکم مافر نەفەوتیە بۆ سبەینە چووم سێرەکەم عەلی کەمال باپیر زۆر بێتاقەتە منیش چووم بەلایوتی مامە جانەوە چییە وتی پەژارجان بەیەک چووە بەیەک وەفای تێگەیانەوە شەماڵەکەش یاد نییە شعرێکیشی بۆ نادوم
منی شعرەکە ئەمەیە بیستمە ئەڵێن گۆڕاوی جوانی شەماڵە کەوالەی داوی مامە من وەفام بڕوان پێ بکەیە شەماڵ شنەیە بڕوای پێ مەکە قەن نەکەی گەورم من لە دڵ دەرکەی وەفام بۆت هەیە دڵ لە دڵ نەکەی گوناه من هەیە سێن دەربەوە خۆم دڵی جوانیمە نەیکەی ڕەنجەڕۆم دنیا هەروایە چەرخی ئەگۆڕێ ئەی مەمە پیرە دڵە نەگۆڕێ وتی وەڵی ئەو شعری بۆ نادوم منیش مەجبورم شعرێکی بۆ بڵێم بەشکم ئاشتی کەمەوە ئەوە بوو شعری نیگارایی بۆ وت بەڕاستی و عمقێکی خۆشەویستی و وەفا و دڵسۆزی تایە تێگەی ئیتر وەفا مامەمان ئاش کردەوانەیە کەمالی دەکرێت بخرێتە خانەی شێعری ئاینی شەوە لێرە داوەڕوون و ئاشکرایە کە شیعری دەروێشیزمی تێکەڵ بە شیعریەت کردووە نەک تەنیا تێکەڵکردن بەڵکو تەریقەتی لە ناو شەریعەت تواندۆتەوە شێخ عەبدولقادری گەیلانی وەکو دەروێشێک گەیاندۆتە پلەی پێغەمبەری و لەگەڵ عیسای مەسیح بەراوردی کردووە لەوەش دڵنیایە کە خودا ئەو بەهرە و توانە میتافیزیکیەی داوێتیە پێغەمبەران بەشی شێخ عەبدولقادریشی تێدا بووە گومان لەوەش دانیە ڕێزگرتنی شێخ عەبدولقادر هەندێکی لەبەر ئەوەیە کە بنەماڵی شێخ مەحموود لەسەر تەریقەتی قادری شێخ گەیلانین لە شێعرێکیدا کەمالی ستایشی بێخودی کردووە تێیدا دەڵێت بە دوورم تێمەگە قەلبەن موقیمی خاکی دەرگاتم بە وێنەی قۆچی قوربانی بەڵاگەردانی باڵاتم بە یادی تاقی ئەبرۆی تۆیە گەروا ڕوو لە میحرابم لە شەوقی چاوی مەستی تۆیە دەربانی خەراباتم جارێکی تر لە پێی گەیشتمە خزمەتی لە 1970 قۆڵی بە قۆڵی مامۆستا ئەحمەد شوکریەوە بوو لە سابوونکەرانەوە ئاهاتن بەرەو بەردەکی سەرا کاتێککە پیان گەیشتم چۆن و چاچیم لەگەڵا کرد مامۆستا عەلی کەمەل بە ئەحمەد شوکری وت بە مامۆستا ئەحمەد شوکری تۆ بڕۆ ئەم گەینێتەوە ماڵی خۆمان وەڵا مامۆستا ئەحمەد شوکری ڕۆی وتی ئەرێ ڕۆی وتم بەڵێ وتی شتێک بۆ بجێڕمەوە ئەگە گوێی لێ نییە وتم فەرموو وتی لای گاز ئەوان قسەی خۆش لە بینیان نەهەبوو وتی لای گازینەوەی بەرزنجەوەتی ئەپەڕیم گوێم لێ بوو ئەو خەڵک دۆمینەیان نەکرد وتیان کێرەکە زۆر شاعیرە بەڵام چاوساقەکە ماعیرە ئەنجای تر ئەوەی کە جێڕای وتم مامە وتم فرسەتە با بچین لە ستۆدیۆ جوان تۆزێ سەر و دەر ئەکەوین وێنەیە بگرین وتی وا دیارە مردنم نزیک بووەوە بۆ ئێوان پیاڵی چون ڕسمێکمان کرد پێکەوە کە وێنەکەش ئەمەیە لە مامۆستا عەلی کەمال باپیر شاعیرێکی کلاسیکی بەتوانا و قەیرزان بوو لە تەمەنی خۆیان وەک ڕۆژنامەوانێک لە سەردەمی شێخ مەحموودی نەمرا هەمیشە لە گۆڤار و ڕۆژنامە کۆنەکانە بەرهەمی هەبوو یەکەم بەرهەمی ساڵی 1913 لە ڕۆژی کودا بڵاو کردوێتەوە خۆی بە قوتابیەکی دڵسۆزی مەحوی شاعیر ئەزانی چونکە باسی ئەکرد ئەوی من لە ژێردەستی ئەوە فێری هونەری شیعر بووم و هەمیشە ئەوم لە یادە ئەنجاوی مەحویم زۆر جوان شێوەکەیم لە یادا هەروەها ئەیژێڕایەوە ئەیوو شێرڕەزای تاڵەبانیشم بینیوە من ئەم باسی شێرڕەزایە لە یادی شێرڕەزادا ساڵی 2004 بابەتەکەم نووسی یامە دەست دکتۆر نووری تاڵەبانی ئەو وتی ئەمە ڕێیتی ئەچێت تەواوە من لێ وەرگرتم بۆ خێن وتی مێر منداڵ بووم لە کەرکووکەوە لەگەڵ خزمەکانمە بەرەو بەغا بڕۆشتن قافلە بوو وتی لە قافلەکە خەڵکێکی زۆری تیا بوو ئیتر سواری گوێژێژ و هەبوو حوشتر و هەبوو هێستر و ئەمانە بوون هەنێکشی بە پێ ڕۆژن کۆڵیان نابوو بە کۆڵی خوێن وتی ژن و پیا ئەوانەتێکە قۆناق بە قۆناق ئەڕۆشین وتی سەیرم کرد کابرایەکی دەموچاو نورانی ڕیشسپی مێزەر بەسەر بە سواری ئەسپێکەوە ئەسپەکەی بۆ ڕائکێشن و کۆمەڵی موریدی لە دەورە وتی من چوومە پێشەوە پرسییم ئەرێ ئەم پیاوە گەورەی چێیە وتیان ئەوە جەنابی حەزەتی شێرڕەزای تاڵەبانیە دراوسێ ماڵی شێرڕەزای تاڵەبانیش بووین ناسیاوی هەبوو لەگەڵ هینا لەگەڵ شێرڕەزا هەبوو باوکم لەگەڵیا برادر بوومانە هەتا تەنانەت باسیەوەیەک وتی ئەیوو تەمان شێرڕەزا ئەو دیبووی تەمان گەورە بوو کە 1970 وەفاتی کردووە و زلام بوومانە ئەیوو
الشعرەکانی طبعا بڵێن مەشهورە بە شعری داشۆردن و هەزوو طبعا وەکو هینوانەوە پیاوێکی خواپەرست بووە و ڕخوا بۆ هەر بۆ خۆشی و ئەم بابەتانە هینە بۆ و هەزووە هەتا وی سەفەرێکیان شاک لە بیرە خێزانەکەی هاتە ماڵی ئێمە شکاتی لێکرد لای باوکم وتی ڕەزا قسەی پێوتوم پێوانە وتی ئەوێش باوکیم وتی کاشی ڕەزا جێ بمریژە بە هەموو کەسیان هی ناگیریەوە قسەی خۆشی خۆیەوە بانە و بابەتانە کە بە خێزاقی شێکە ئەوە شتێک نییە کە ئینسان بتوانێت گلەی لێ بکە ئەوانە هەردەمە بەدەمەکەی فێوانە. بەهۆی خوێندەواری و زانینی زمانەکانی کوردی و عەرەبی و فارسی و تورکی عوسمانی کەمالی ڕووی ئەوەی هەبوو کە نووسەر و میرزا و سکرتێر و موچەخۆری باش بێ لای کاربەدەستان و فەرمانڕەوایانی میری. ماوەیەکی زۆر لە هەڵەبجە موچەخۆری میری بووە. لە ساڵی 1928ەوە تا ساڵی 1950 لەم ساڵەدا ماڵی گواستۆتەوە کەرکووک تا ساڵی 1963 لەوێ خەریکی پیشەی ئەرز و حاڵ نووسین بووە. لە ساڵی 1958 بووە بە ئەندامی دەستەی نووسەرانی کۆواری شەفاق بە زمانەکانی کوردی و عەرەبی. کەمالی لایەنی دارایی کۆوارەکەی بەڕێوە دەبرد. هەندێک جاریش نووسینی تێدا بڵاو دەکردەوە. کەمالی لە کەرکووک لای کوڕی گەورەی بووە. لە ساڵی 1963 کە ئەو کوڕەی وەک موچەخۆری میری گۆزراوەتەوە لە سلێمانی ئەویش گەڕاوەتەوە مەڵبەندی ژیانی هەمیشەیی و تا کۆتایی تەمەنی لە سلێمانی ماوەتەوە. کەمالی بە کوردی شعریوتەوە ئاورامێکی باشی زانیوە مامۆستایەکی زمانزانی فارسی چاکیش بووە. زۆربەی شعرەکانی ناسر خوسرە و سعدی و ئەوانیشی زۆربەی شعرەکانی وانیش وەرگەڕاوەتە سەر کوردی سەیدی هەورامی کردو بە کوردی یعنی لە هەمان کاتە هەورامی زان و فارسی زانێکی بەتواناژ بووە. بە تایبەتی لە کاتێکشا لەوە دەرەکەوێت کە نامەکەی شێخ مەحموود مەلیکی کوردستان بۆ ڕەزاشا ئێران کە کەمالی ئەنووسێت ڕەزاشا زۆر کاریگەر ئەبێ بە شێوازی نووسینی نامەکە کە ئەڵێ کێ نووسیوەتی ئەڵێ تۆ نووسیتە ئەڵێ ئەم شێوازی نووسینی فارسیە لە کەسێکی فارسی زانی زۆر زاڵبووی زمانی فارسیە و زۆر کاریگەر ئەبێ بە زمانی نووسینی کەمالی. کەمالی ئێماڵین کە زوڵمی لێکراوە یەکێکە لەو شاعرانی کە مافی خۆی نەدراوەتێ. کەمالی کەسێکی یاخی بووە، کەسێکی ڕۆژنامە نووس بووە، کەسێکی سیاسی بووە، کەسێکی شاعر بووە. بۆ ئەڵێن سیاسی بووە. نێردەی تایبەتی شێخ مەحموود بۆ لای ڕەزاشا ئێرانی. یەکێک بۆ لە دەستەی ئەعیانی سلێمانی کە هەڵبژێراون لەگەڵ مستەفای ئامۆڵکی و ئەوانە. کاتێک کە کراوە بە قایمقامی چەمچەماڵ لە دوای تێکچوونی پەیوەندی نێوان حکوومەت و شۆڕشی کورد دەست بەرداری قایمقامێتەکەی ئەبێت کە ئەمە یاخێبوونیەکە کەسێک ژیانی کول لە مەرجی و عریزەنووسی و قاوە فرۆشی هەڵبژێرێت و پشت باتە ژیانی ڕەفاهێت لە پێناوی هەڵوێستا لە پێناوی کووردا و لە پێناوی خۆشەویستی شێخ مەحموودە. ئەنی هەر دوو کچ و دوو کوڕی هەبوو مامانی ئەمانە طبعا خێزانی لەنەوەی هیم بوو لەنەوەی مۆلارەخانی یەخشەبندی بوو حەبسخانی خێزانی و ئەمانە تەبیعی وەکو لای کە لەگەڵ شێخی گەورە ئەمەلی شێخ مەحمووە کاتبی ئەو بوو ڕازگری بوو ئەم بابەتانە ماوەیەکی زۆر لە خزمەتیا بوو لەگەڵی هەتا وەکو ئەم نوێنەری شێخیش بۆ بەلای ڕەزاشا یعنی نادوێتی بەلای ڕەزاشا کە ئەم نادوێتی قسەی لەگەڵا کردووە ئەم بابەتانە و لەگەڵ مەلک فەیسەڵی ئەوەلیشە هەر ئەم بڵێ نوێنەری بوو ئەم بابەتانە هەتا ئەو کاتە چاپانتۆڵمە کردە بەرم بەزەی و چاکەتی ئەو کاتە عیب بوو ئەبووە لە ئەژنۆ بگەشە سەر ئەژنۆ یعنی لە ئەژنۆ بەرەو خوار بووە نابە بەرەو ژوور بێ ئەم بابەتانە ڕسمیشی هەبوو بە چاپانتۆڵۆمانە. تەبیعی هیریش بوو کە ڕۆژنامەی بانگی کوردستان دەرچوو لە زمانی شێخە ئەم لەگەڵ شێخ نووری شێخ ساڵحە هەتا لەسەر ڕۆژنامەکە نووسراوە محەرری کوردی و فارسی عەلی کەمال باپیر و لەگەڵ شێخ نووری هەر نووسراوە شێ نووری ئەم بابەتانە شێخ نووری شێخ ساڵحە. دوایی طبعا لە زمانی مێجەسوێن شاو ڕۆژنامەی دەرچۆ چونکە هین حاجی موسا پاشای ئەمریکی هینی بوو ڕئیسی بڵێن مدیری مەسئولی بوو وەکو بڵێن ڕئیس تەحیل و سەرۆشتی نووسەران و ئەمانێ بوو هەر ناو ئەمان لەگەڵی هەبوون لە زمانی مێجەسوێنیشا لە ساڵی 22 دوای کە شێخیش لێرە نەما. لە دواییشا ڕۆژنامەی تریا هەندێکە لە زمانی مێجەسوێن ڕۆژی کوردستان لەو ڕۆژنامەیە شێخ نووری هینە مدیری مەسئولە بڵێن وەکو ڕئیس تەحیل مام عەلی
هنا نووسرا و محرر علی کەمال باپیر یعنی وەکو نووسری هینەکەیە نووسری ڕۆژنامەکەیەوە یعنی دەستی ڕۆژنامە سووش هەبوو ڕۆژنامە نووسێکی کۆم مام علی و ئەمانە و تەبیعی مام علی زۆر معجب بوو بەهین بە چەند کەسێک لەوانەی کە زۆر یعنی بڵێن بەلای و خۆشەویست بوو ئەم بابەتانە یەکەم کەس مێژەسۆنی خۆشەویست ئەوی مێژەسۆن خزمەتی سلێمانی زۆر کردووە هەرچی بڵێن زاڵم بوو شدەتی بوو بەڵام ئەڵێ ئیدارەی سلێمانیە دانا ڕازژەکە ئەڵێ ئیدارەی سلێمانی ئەو سلێمانی فیر ئیدارە کرد ئەڵێ ئیدارەی دانا ئەڵێ یەکەم چاپخانە ئەو لە سلێمانیا کردی داینا و طبعا ڕۆژنامەکانیش بەسەر ڕۆژنامە کوردیەکان ڕێیاک دەرچی ئەم بابەتانە ئەمجا ئەیبوو چاتیشتیشی ئەوە بوو کە هینێکی خولێکی فێرکردنی هینی بڵێن سایقی لە سلێمانیا کردووە ئامەسا عەلی کەمال باپیر ئەتوانین بڵێن بە دوا شاعیری کلاسیکی کورد دەژمێرێ لە دوای نالی و سالم و مەحوی و حەریق و کۆمەڵە شاعیری کەوە لە مێژووی ئەدەبی کوردیا دەورێکی گەشت و دیاریان هەیە ڕۆژێک مامەسا شادیرا ئەوارە داوای دیەکە ڕۆژنامەیەکی دەرەکرد لە سلێمانیا کە شعرێکی بۆ بنێرێ و بڵاوی کاتەوە ئەویش کە بینیەتی لەو ڕۆژنامەیە کۆمەڵی شعرۆکە بڵاو بۆتەوە ئەم شعرێ بۆ نێرێ ئەڵێ خەفەت ناخۆم کە بینێکە لە من تۆراوە ئەو یارە خەفەتباری ئەوەم کە دایم ئەبینم یاری ئەغیارە لە گوڵزاری ئەدەبدا خونچە نابینی هەتا ماویت گەڵاو گوڵ هەڵوەری با بردی پاژماوەی خس و خارە کەوا پارچەی غەزەلیان ئەبڕی بۆ سالم و مەحوی بۆ یار سالم و مەحوی کەچی ئێستاکە کەوا خام و خاو ئەبینم بەرجی دڵدارە یعنی لەگەڵ شعری نوێیان نەبوو ئەو شعرانەی کە ئەو سەردەمە کە تازە سەرەتای مەسەلا جەمال شارباژێری و شێرکۆ بێکەس و عوسمان حوزێری و عوسمان شارباژێر و ئەمانە بوون بەڵام ئەو شعرانەی لێوا بڵاوەکرانەوە ئەو تام و چێژیان تیان نەبووە بۆیە بەم شعرە وەڵام ئەیاتەوانێ لەبەر ئەوە مامەسا عەلی کەمال باپیر دایم لەگەڵ سالم و مەحوی و ناری و ئەوانە نمونەی شعری کلاسیشی بوون و خۆشی یعنی لە شعرێکە بەڕاستی کە بۆ هینی وتووە بۆ خۆی وتووە ئەڵێ چی ئەڵێ لە ڕیزی شاعرانە بۆیە من ئەمڕۆ سەرفرازم لە شاگردانی بەزمی حەزرەتی مەحوی و شەکرڕازم لە پاش مەحوی هەمیشە پەیڕەوی سالم ئەکەم لاچین بەدڵ زۆر عاشقی هەڵبەسی ناری نیکتە پەروازم یەکەمین کەسێک بوو ساڵی 1922 کەوا دیوانی مەحوی لە سلێمانی تەبعکراوە ئەوە ژێڕایەوە چیرۆکی خۆی هەیە من لە گۆڤاری سلێمانیە بڵاوم کردوێتەوە ئەڵێ گەڕام بەسەر بازرگانەکان و بەسەر دەوڵەمەنەکانە چیە پارەم ئااتێ بە ئەم دیوانە ئەم ئەسەرە تەبعکەین وتی کەس نەهاتەژەیە هەتاوەکو مێجەرسۆنم بینی وتم شتێکی ئەوایی هەیە وتی ئادێ غەزەلێکی یەکدوو غەزەلی بۆ بخێنەوە وتی یەکەم شعر کە بۆ بخێنەوە لە ناکەسکاریە بوو شعرێکی کەش ئەوی کام لەبیر نەماوە کامە بوو وتی بڕۆ لە بی بەوە چاپخانەی حکوومەت خۆمان چاپی ئەەکەین هەروەها کۆکەرەوەی دیوانی سالمیش بووە کۆکەرەوەی دیوانی ئەحمە مختار جافیش بووە کۆمەڵێ لە دیوانەکان هەروەها لە تەمەنی خۆیان لە پەنجەکانەوە لە 38ەوە تقریبن دەستی پێکردو بە تەرجمەکردنی شعری هەنێ شعرەکانی فردەوسی لە ڕۆستەم و زۆرا بوو ڕۆستەم و جیهانگیر و هەروەها خەسرە و شیرین و فەرهاد و لەیل و مەجنون و کۆمەڵێ لەو کتێبانەی کردووە و برێوی زۆر زۆری هەبوو لە سەردەمی خۆیدا مامەسا عەلی کەمال باپیر هەمیشە دڵسۆزی وشەی کوردی بوو کەمالی ناوی نیگاری وەک ڕەمزی کردگار لە شیعردا بەکارهێناوە لەگەڵەوەشدا بە زۆرمانە وردەکرێتەوە وەکو ئەوەی ناوی کەسێک یان شتێکی جوان یان وێنەیەکی نایاب بێ هەندێک جاریش کوڕیان کرد پیاویان ژنێکی دیاریکراوە کەمالی هەوڵ دەدات نیگار بکە بە ڕەمزی دڵداری مەجازی و حەقیقی بەڵگەی حۆری و غیلمانی بەهەشتا هەروەها بووکی شیعری کەمالیە کە لە ژیانیدا بوو لی بیستراوە و لە سەردەمی لایەتیشدا کچێکی خۆشویستووە ناوی نیگار بووە لەگەڵ ئەوەشدا وێنەی شیعری وای هەیە کە بە زۆر نیگار دەکا بە ڕەمزی دڵداری حەقیقی نمونەی شیعری کەمالی بەرهەمی لە بابەتی دڵداری وەسف زۆرە بە شێوەیەکی فراوان لە شیعرە عەروزیەکانیدا ڕەنجانداوەتەوە
لە لیرێکێکیدا کەمالی دەڵێت وەک نیگاهت کرد و نرخی بادەی سەحبات شکاند ڕوود کە دەرخست گیانە بازاڕی گوڵی حەمرات شکاند زولفەکانت شانە کرد نرخی شکا میسکی خەتا پێکەنیت بازاڕی شەکری میسر و بەلجیکات شکاند کەعبە کە چ نابێ عەزیزم بۆچ لە لای زومرەی ڕەقیب تۆ لەسەر ماچێ بەجارێ عاشقی شەیدا شکاند محتەسیب ناترسێ بشکێ شوشەی ناموسەکەت هەروەکو شوشەی شەراب و گەردنی مینات شکاند ئەی فەلەک یا ڕەبی بشکێ دەستی چەرخی کەچڕەوت بێسەبەب بۆچی هەزار و شوشەی دڵی دانات شکاند خاکی دەرگاکەت چی ئیسرێکە سەرسامم کە بە و واکە قەدری تەختی شاهی خوسرە و دارات شکاند سحر ئەشعاری بەلیغت ئەی کەمالی ئافەرین قیمەتی شعری هەزاران شاعری غەڕات شکاند یەکێ لەوانەی کە زۆر خۆشیشی ئەویست دووهەم کەس ئەحمەد موختارهینی جار بوو زۆر ینی ئەگو هەر لە خۆشی ئەم ماڵشم برد ئاخر دەی لە هەڵەبجە بووە لە خۆشی و ماڵ بردە ئەوێ لە هەڵەبجە بووانە ئەوی پیاوی وا بە تایبەتی لە سەخاوەتە ئەیگو ڕەفیقی نەبوو ئەیگو حاتەبێ بۆ خۆی زۆر ینی حەزیە کرد لە تێنانی بێ دەکەس لەگەڵا بیخوا ئەوە باسیە کردومانە وە زۆر باهینیش بەراق بووی کەگو بەقەدر شەهید کراوە و کوژراوە ئەم بابەتانە لە خزمە مەحویە زۆر معجەبی مەحوی گەورە بوو ئەیگو لە خزمەت یا من خوێندنەکەم لە خزمەت ئەوە بووە تەمە خوێندنی مام عەلی لە علومی شەهینە بڵێن مزگەوتە ئەیگو لە خزمەت ئەوە تا هێلم خوێنووە تا جامی شەرحێکە بۆ سەر کافی نەحو کافی ابنی حاجبە فەقێ وەختی خۆی خوێن جامی شەرحێکی تقریبا قورسیشە ئەمانە لە علمی نەحوایە ئەم بابەتانە ئەیگو ئەوم خوێندووە لای بەباشی هەندێک شەرعیشم لە منهاجی نەوەوی ئەوە لە ناو شاهینە لە بڵێ مەزهبی شافعیە ئەیگو هەمووی نام هەندێکم خوێندووە هەر لە خزمەتیە ئەیگو عروض و قافیەکی باشی لە خزمەتی ئەوە خوێندوومە فێری بۆ لە بەش ئەم بابەتانە و فارسێکی باشیش ئەیگو خوێندوومە لە هین ئەو فارسیە لە مزگەوتی مەلا عەبدوڵڵای هەولێری لە مزگەوتی دوودەرگامی ئەمەی هین ئەمەی ئەسحاب سپی ئامزگەری دوودەرگای ئەوێ ئەیگو لە ئەمە خوێندنەکەی مام عەلی ئەوەنێتر خۆی پەروەردە بوو ینی بەڕاستی خوێنواری دەستخۆتێکی جوان و خوێنواری چا فارسی زان بوو تورکی زان بوو عەرەبی زان بوو لە کوردیا هەورامی زان بوو لوڕی زان بوو ئەمانە مەزانی ئەم بابەتانە و دەسوخەتێکی زۆر ڕەنگین و جوانیشیە بوو لە شعری هەجووە کەمالی دەستێکی باڵای هەبووە وەک ئەوەی لە شعری تریشە کامە بەڕاستی ئێسلمێنێ کەمالی شاعرێکی زمان پارە و شارەزا لە هەموو تەرزە شاعریەکانە بووە ئەگەر سەری ئەو شارە شعری بکەین کە لەگەڵ حلمیە هەیەتی بەڕاستی سەلمێنەری ئەوەیە کە کەمالی لە هەجووش هەدەستێکی باڵای هەیە ئەم کاردێکردن بۆ کەمالی پێم وابێ ڕاز نییە کاتێک ئەگەر سەری چۆنێتی ژنیێنانەکەی بکەین ئەو ڕاستیمان بۆ دەرەکەوێت کە کەمالی لەژێر کاریگەری هیچ فکرەکان نەبووە بەتابەت جگە لە بیری کوردایەتی نەبێت کاتێکیش کە داوای ژن ئەکات ژنی نادەنێ لەبەر ئەوەی کە کەسێکی ڕوو لەخوانیە کەسێکە نوێژ ناکات ئەم فتری ساڵێک ئەچێتەوە مزگەوت ئەو مزگەوتی کە خەزوری لێ نوێژ ئەکات بەخوا ناسی و خۆی خەریک ئەکات خۆی ئەیسلمێنێ بۆ ئەو کە کەسێکی خواپەرستە و لەم ڕێوە ژنەکەی ئەدەنێ بەڵام لە جگە لە ژێر کاریگەری بیری کوردایەتە لە ژێر کاریگەری بیری مارکسیانە بووە ئەو شیعرانەی کە جەمالیەت و لە جوانیە وتوێتی هیچ جۆرە نەنگێکی تیانێت چکە لە ئەدەبی عالەمیش و ئەدەبی عربیش و ئەدەبی کوردیشە چ لای شێخ ڕەزا چ لای شێخەنۆر چ لای قادبرسی چ لای کۆمەڵە شاعری کەمان ئەو بابەتە هەبووە تا کەوا کوردی بەسەر قافڵەی چی ئەو بابەتە ئەژمێریە ئەمە هیچ نەنگێکی تیان نییە ئەنجا مامە خاوەن هەڵوێست بووە مەسەلا لە ساڵی سیا کە 6 ئەیلولی ساڵی 1930 لە سلێمانی شەڕی بەدەجی سەرای پێڵێن کە ئەولەسی سوانەی تیا شەهید بووە و بۆ شێ مەحمووشی وتووە کە ئەڵێ ئەو شیعرەیە کە ئەڵێ جەژنی کەسێ مبارەکە سەربەست و حوڕ بژی پابەندی دەستی غەیرە نەبێت چەشنی کوڕ بژی کوردی هەژار
کوردی هەژار ئەسیری دەستی غەیرەی جەژنی چی کەی جەژنی تۆیە بگری و سەر بە قوڕ بژی ئەمە هەڵوێستێکی نەتەوەیی جوانە. مامۆستا عەلی کەمال باپیر شاعیرێکی بیرقوڵ و فکر جوان بوو لە شعری کلاسیکیە ئەبۆ شێوەیە ڕاهات بوو شعری زۆر زۆر جوانیەی کلاسیکی زۆر زۆر کاریگەری شعری فارسی بەسەرەوە بووە تەنانەت دکتۆر محەممەد نووری نامیلکەیەکی دەرکردووە لە 150 شعرەکانی ئەڵێ ئەمە لە فارسیەوە کاریگەری شعری شاعرانی فارسی لەگەڵ خۆشی زۆر شاعیرێکی چاک بوو وەروها لەگەڵ شێوازی نوێدا نەبوو حەزی لە شعری بڵین سربەست و ئازاد و ئەمانە نەبوو بەڵام ئەو زیاتر حەزی بە شعری نەبوو لەو شاعرە هەمیشە باسی مەحوی ئەکرد باسی کاکە حەمەی ناری ئەکرد باسی شێخ سەلامی ئەکرد باسی بڵین ڕەمزی مەلامارتیە کرد. کەمالی لە ناو دەردی دووریدا دەتلێتەوە و دەڵێت شەوی دووریت ئەوەندە گریە و هاوار و شینم کرد بە خوێنی ئاڵی چاوم ڕەنگی سەفحەی سەرزەمینم کرد کە دیم ئادەمنەوەی وەک تۆ لە پشتی دێتە دنیاوە سوجدەی ئادەمم برد ڕەجمی شەیتانی لەعینم کرد مرادم مەدحی زولف و ڕووی نیگاری شۆخەکەی خۆمە کە هاتم وەسفی ماچین و نیگارستانی چینم کرد ژیانی تازەیی بەخشی بە من یارم کە ڕێگەیدا شەوی وەسلی تەوافی لێوی موعجز ئافرینم کرد کە دیم زولناری زولف و پەرچەمی وەک شێخەکەی سەنعان قبوڵی مەزهەبی تەرسا و تەرکی عەقڵ و دینم کرد لەناو باغا چنار و سەر و عەرعەر شەرمەزار مابوون کەمالی من کە مەدحی بەژنی یاری مەهجەبینم کرد. کەمالی بەشداری لە ڕۆژنامەگەری کوردیدا کردووە لە ڕۆژنامە و کۆوارەکانی بانگی کوردستان و ڕۆژی نوێ و شەفەق و هی دیکەشدا بەشداری کردووە و کاری کردووە. لە ساڵی 1922 دیوانی مەحوی بە سەرپەرشتی کەمالی لە سلێمانی چاپی یەکەمی بڵاوکراوەتەوە. هەندێ وردەکتێبی لە بابەت ئەدەبی کوردیەوە داناوە وەکو گوڵدەستەی شوعارای هاوعەسرم ساڵی 1939 شاعیرە ناوونبووەکان ساڵی 1973. کەمالی لە ڕۆژی 29 تشرینی دووەمی ساڵی 1974 لە سلێمانی کۆچی دوایی کردووە و لە گۆڕستانی گردی شێخ محەدین نێژراوە.